دۆخەکە باش ئارام بۆتەوە. ئێستا ئەم لەحزەی کە من قساکەم بە فەرمانی سوپای عێراق، سوپاکەی عێراق و حەشتی شعبی لە ناو کەرکووک لە کشانەوەیان تەنها هێزی سوات دەمێنێ. سوات کە پۆلیسێکە، بۆ پۆلیس ئیتیحادیە، بۆ یارمەتیدانی هێزی پۆلیس لە پۆلیسە ئەمێنێ. ئەو هێزانە دەستیان بە کشانەوە کردۆ لە چەند جێگایەک و لێرە بەو لاوە دەتوانم بڵم سەیتەرەیەک نییە لە غێری پۆلیس زیاتر لە سەیتەرە بێ. پێشمەرگە ئەو کەسانەی کە جگە لە هێزی چەکدار و پێشمەرگە هەموو کەسێکی هاوڵاتی ئەتوانێت بە ئازادی ساهات و چۆ بکە. بۆ مەسلەی پێشمەرگە ژێمە ڕەنگە کاتی ماوە لە داهاتووە تەنسیقەکەین کە هێزەکانی پێشمەرگە لەکوێ بن. پێشمەرگەی سا بۆ خۆی لە خاڵەکانی نزیکی شاری کەرکووک جێگیرە، لە هەموو سنوورەکان جێگیرە، بەڵام تەنها ئەوەیە کە دەبێت ئەو کاتە سوڵتەی ئەمنیە چاوەڕێ بکەین محافزێکی نوێ لە کەرکووک دابدرێ بۆ ئەوەی شوێنەکان بە پێی تەنسیق هەموو لایەکمان دەستنیشانیکەین ئێمە لەکوێ بین و ئەوان لەکوێ بن. لە سنووری دووبس ئێستا کشانەوە لە پەڵکانی و گەڕانەوە بۆ ناو شاری دووبس، نازانم لێشۆ چەند دەگەڕێنەوە کەواتە پێشتر بەرەو پردێ ئاهاتن و ئەو هێزانەی کە دەکشێنەوە بۆ دەرەوەی شار وەکو هەموو هێزێکی تری چەکدار دەبێت لە مەعسکەرەکانە بمێننەوە. مەعسکەری کۆنی عێراقی هەیە لە کەیوان لە ڕێی حوزێران و ئەوانە و بەنسبەت حەشتی شعبیەوە دەبێت هەر لە منتیقە نەمێنن، چونکە خەڵکی ئەوێ نین. پۆلیسەوە هیچ ئەرچی خۆیەتی وەکو هەموو وڵات شارێکی تر ئاسایشش لە تا ئێستا ئاسایشی کەرکووک لە مدیرێتی خۆیان و کەس پێی نەگوتوونە بێ ئێرە بەجێبێت.